سڵاوتان لێ بە بینەرانی 964 گەڕامەوە لاتان ئەزانم ئەوە زیاتر لە هەفتەیەکە گوێتان لە شرۆڤەی وردی سەربازی نەبووە چاوەڕێ بوون کە میوانە تایبەتەکەم کە ڕاوێژکاری سەربازی 964 شارەزای تەواوی سەربازی عەقید سەلام ئەسعەد بێتەوە و شرۆڤەی ئەم بارودۆخەی کە ئێستا لە ناوچەکە گوزەرێ لە نێوان ئێران و ئیسرائیل دەستپێکردنەوەی شەڕ ئەو چەکە نوێیانەی کە هاتوونەتە ئاراوە هەر لە ئێران و ئیسرائیل نا بابەتی لوبنان بابەتی تێوەگلانی سووریا یاخود مسر بە شەڕ لە داهاتوودا بابەتی شەڕی رووسیا و ئۆکرانیا زۆر بابەتی دیکەم کۆ کردوێتەوە ئەمەوێت عەقید سەلام بۆمان شرۆڤە بکە و نوێترین زانیاری و پێشهاتەکانمان پێ بڵێت لێرەوە. کاک سەلام بەخێر بیتەوە. سپاس دەکەم کاکتوانە جان ڕێزی تەندروستی باشە؟ لەخوا بەزیاد ئەوە هەفتەیەکە دەنگمان نییە ڕاستەی وایە دروستە. جا حەزەکەم ئەو بابەتانەیە ئامادەم کردووە دڵنیام بابەتگەلێکی زۆر گرنگن بە 2 زنجیرە بێ بە 3 زنجیرە بێ ئێمە تۆماری بکەین و جەناب شرۆڤەی خۆت و زانیاریەکانی خۆت بۆ بینەرانی 964 بخەیتە ڕوو. با دەست پێ بکەین. ئەم شەڕی ینی بێدەنگیەک لە ئارایە وەک دەڵێن لە بێدەنگی پێش زریانە چێ. ئەم بێدەنگیە چییە گوزەرێ لە ناوچەکەیە بە تایبەت لە نێوان ئیسرائیل و ئێرانە چاوەڕێی چی دەکرێت دوایان بێدەنگە؟ وەی ئەو 12 ڕۆژە کە شەڕ دەستی پێکرد لە نێوان ئیسرائیل و ئێرانە هەردوو لە بێهێز بوون بە تەواتی هەردوو لە پێویستیان بە عادەی تەنزیم بوو بە نسبەتی ئیسرائیلەوە مەخزوونی سەواریخی تەواو ئەگەر لە پاتریۆت بێت لە سات بێتن پێویستی بۆ بوو کە شەڕ ڕابوەسەی عادەی تەنزیمی خۆی بکاتن بە نسبەتی ئێرانەوەش ئەبوایە عادەی تەنزیمی خۆی بکاتەوە بە تایبەتی لە سیخوڕەکانی ناوخۆی کە ئەوانە بدۆزێتەوە لە ناویان بدا ئەنجا بتوانێت ئەو سیستەمە ڕادارانەی کە ماویەتی بڵین لە مەنتیقەی ڕۆژهەڵاتی ئێران کە لێ نەدرابوو هەرچەندە سیستەمێکی کۆنە بەڵام هەر بە کەڵکی یەدن کە بهێنێتە پێشەوە بەرەو تەهران و ئەو ناوانە مراقبەی فڕۆکەی ئیسرائیل بکاتن. یعنی زیاتر خۆڕێخستنەوەیە هەم خۆڕێخستنەوەیە بەڵێ خۆڕێخستنەوەیە و ئیعادەی تەنزیمە. باش دەوترێت یعنی ئەمە لەلایەن میدیا جیهانیەکانیشەوە زۆر فۆکەسە خێتە سەری لەم چەند ڕۆژەیە. ئەنی ئەم شەڕە ڕەنگە لە خاڵێکا دەست پێ بکاتەوە. پێشتر لە بەرنامەکانی پێشترا منە پرسیارم زۆر لێ کردووی دەست پێ کاتەوە تۆش هاوڕای لەسەرەوەی کە دەست پێ کاتەوە. ئێستا بارودۆخەکە چۆنە بووەوە نزیکە دەست پێکردنەوە یاخودی هێشتا ئەو ڕێخستنەوانەی کە جەنابەت باست کرد ماویانە هەردوو لە نەخێر ئیسرائیل ئامادەیە تەواو ئیسرائیل تەواو ئامادەیە تەواو ئامادەیە بەڵام چاوەڕوانی ئێرانیەتی بۆی بزانن ئەو نەوەیەکانی کە لێدراوە تۆمیەکان گەیشتە چی کامان هەڵەقەنن بزانن ئەو یۆرانیۆم مخەسەبەی لە بن فۆردۆ کە مابێتەوە بەرەو چوە ئەڕوا تەنها چاوەڕێ ئەوەیەتی و هەردەقە دەست پێ بکاتەوە دەست پێکاتەوە لێدان بەس ئەم زاگەر دەست پێ بکاتەوە بە شێوازێکی کەیە منشعاتی عسکەری وەڵام پێشەوە شێوازەکە باس بکەی حتممە پرسیارم لەسەرەوە بێ ئەی ئێران ئەوتمان ئیسرائیل ئامادەیە ئەی ئێران لەم مودەیە کە شەڕوەستاوە هیچ ئامادەکارێکی جیاوازتری کردووە هیچ ئامادەیەکی تری نییە تەنها لە موشەکەەکانی موشک استراتیژیەکانی بەسەوە تەنیا موشەکەەکان باڵێ هەر ئەوانەیە کە لەو شەڕا بەکارێناونیان هەوڵی داوە لەم چەند ڕۆژە هەیەی بەکاری نێنەوە بەکاری نێنە باڵێ هەیەی بەکاری نێنە لە 12 ڕۆژەکەیە زۆر باشە باعثە ئەوە تەواو بکەوەی ئیسرائیل کە ئامادەیە بۆ شەڕکردن و چۆن دەست پێ کاتەوە شێوازەکە چۆنە گۆڕێت ئەگەر دەست پێ بکاتەوە شێوازەکە بۆ شێوەیە دەست پێ ئەکاتەوە ئەم شەڕی ئەگەر دەست پێ بکاتەوە پەیوەندی بە موقعی استراتیژیەوە نیە پەیوەندی بە موشکەوە نیە پەیوەندی بە معسکرات و منشعاتی نەوەویەوە نیە ئەبێ سەرکردەکانی ئێران لە ناو بداتن بە دوای ئەوانەیە ئەی سەرکردە سیاسیەکانی مەبەستە سەربازیەکان بەشێکی زۆری سەربازیەکان لای ئەو گرنگ نییە بەقەدەوەی کە بڵین مرشدی ئاعلا و سەرۆکی ئێران و ئەی بۆ لە شەڕی 12 ڕۆژە زیاتر سەربازیەکانی بەلاوە گرنگ بووانی کردامان نەخێر هەوڵی هەردووکیدا بەڵام پێی نەکرا بەڵێ بەرەوان نەبوون کاتە گۆڕینی ینی هێرشەکانی ئیسرائیل ئەم جاراگە شەڕ دەست پێ بکاتەوە بە ئامانجگرتنی سەرکردەکانە سەرکردە سیاسیەکانە باڵێ لە ناویان مەرجەعی باڵای یان ڕابەری باڵا خامنەئی باڵێ
بە دەرەجەی ئەساس ئەویانەوێتن. زۆر باش یعنی ئەوەی کە لە ناوەندە استراتیژیەکانی لێکۆڵینەوە یان چاودێرانی سیاسی باسیەکەن بۆ نمونە ئێستا هەر جۆرێک لە تەناقوز هەیە لە لێدوانەکانی خۆشیانیانی شەڕ وەستاوە جۆرێک لەوەی کە ئەمریکا تەداخلی کرد و دۆناڵد ترامپ ئاشتی ڕاگەیان بەڵام ئێران هەر ڕەشەی پیتاندنی یۆرانیۆمەکە لەو لایشەوە ئیسرائیل بە تەواوەتی خۆی پرچە کردوێتەوە بە هاوکاری ئەمریکا و جەنابیش دەڵێ ئامادەیە ئەمە چییە یعنی ئەمەش هەر ئاماژەیەکە بۆەوەی کە شەڕ دەست پێ بکاتەوە بەڵێ ئیسرائیل هەوڵەدا کە شەڕ دەست پێ بکاتەوە و زۆر زەختیش لە ئەمریکاکە لە ترامپ بەڵام ترامپ هەوڵەداتن کە هێمن بێتن بە ئاشتی یەکلایی کاتەوە بەڵام زۆر سەختە نابێتن ئیسرائیل شەڕەکە هەر داگرسێنێتەوە وەڵام مەسەرە کێشە بۆ پرسیارێک لە جەناب تەزانی کە ناتانیاهۆ لە چەند ڕۆژی پێشوا سەردانی دۆناڵد ترامپ و ئەمریکای کرد زۆر ئەوە خوێنرایەوە کە دۆناڵد ترامپ لەگەڵ ئاشتیە و ڕۆژنامەی وۆڵ ستریتی شەواڵێک کە دۆناڵد ترامپ لەگەڵ ئاشتیە بەڵام پشتگیری ئیسرائیل دەکات بۆ هێرشە سەربازیەکانی بۆ ئەو جەنگەی ئەگەر بەرامبەر ئێرانی بکە ئەمە دووشتی دەیەک جیاواز نین دۆناڵد ترامپ لەلایەک پشتگیری ئاشتی بکات و لەلایەک دۆناڵد ترامپ ئاشتیەوێتن بەڵام نەتەنیاهۆ جەنگیە بەوە دووە شتێ هەیە لەم کۆبوونەوەیە دۆناڵد ترامپ لە هەموو شوێنێکا کە داعشێ ڕیباتی ملی ڕەنگی سوورە ئەمە چی لێ خوێنرێتەوە قووەتی ئەمریکا نەتەنیاهۆ ڕیباتی ملی شینە لە کۆبوونەکەی ئەگەر مولاحەزە بکەی ترامپ شینی لە ملا بوو نەتانیاهۆ سووری لە ملا بوو وەڵا حەزەکەم لەسەرمە بۆستین بۆی بینەران تێبگەنەوە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی دیبلۆماسیەتەوە جەنابەت معلوماتت هەیە چی لێ خوێنرێتەوە بۆ ئاڵۆگۆر کرا بۆ نمونە شینەکە بوو بە دۆناڵد ترامپ سوورەکە بوو بە ئیسرائیل ئەمریکا یەکە بە هەموو جۆرێکی ئیسرائیل چی بکە ئەمریکا لەگەڵیایەتی ویستیان و پەیامە بگەێنن ئەو پەیامە بگەێنن بە دنیاە کە تێ بگەن باشە ینی نەک بە کردداری کە ئەوەندە ئەمریکا پشتیوانی ئیسرائیلەکە ئەوە تا بە ئاماژەی بۆ این باقێکیش ئەو بۆ هەموو دنیا پێشانی دەات ئیسرائیل ینی ئەمریکا ینی ئیسرائیل باشە پێت وایە ینی پێشتری شەو پرسیارم لێ کردووە ئەگەر ئەم جارە شەڕ هەڵگیرسێتەوە قورستر دەبێت قورسرە بێت بۆچی قورسرە بێ یان چەک هەیە بەکاریان نێنە تاکو ئێستا بۆ نمونە ئێران ئەگەر شەڕ دەست پێ بکاتەوە موشکی عنقودی بەکاردێنێت موشکی عنقودی چییە؟ موشکی عنقودی جۆرە موشکێکە لە ئاسمان لە تەقێتەوە لە نێزیکەی 200 تاکو 200 بۆمبی لێ ئەکرێتەوە ئاڕژێ لە ناوچەیەکی بڵین تاکو 500 تاکو کیلۆمەترێ بە جۆری موشکەکە بەفراوانی ئەو ناوە هەمووی لە ناوەدا لە هەمان کاتە ئیسرائیل بۆی هەیە فسفۆری سپی بەکاربێنێتن ئاینی عنقودیش بەکاردێنێتن جۆرە چەکی تریش هەیە بەکاردێنێت ئەی تەداخلاتی تر دەرەکی لەسەر هەردوو وڵات بۆ نەوە هیچ ئەمریکایەک لایە کە پشتگیری ئیسرائیلەکە ئەگەر و شەڕە بە قورسیاوە دەست پێ بکاتەوە جارێکی ترە و پرسیارەت لێ یەکەمەوە ئەگەر شەڕ بە قورسی دەست پێ بکاتەوە جاری پێشووتت پشتیان تێکردووە ڕووسیا لە ئێران چین کێ پشتگیریەکە ئەگەر بە قورسی دەست پێ بکاتەوە چەکە قورسانە بەکاربێنن وڵاتە هاوپەیمانەکانی ئێران کارتی خۆیان فرێدەن و هاوکاری بکەن نەخێر کەسی لەگەڵێنەوەس قەنەعات بکە کەسی لەگەڵێنەوەسێ هاوکاری سەربازی دەکەن ناتوانن هاوکاری بە چی جۆرێکیکەن چەکی بدەنێ کورە چەکێکی دەنێت تۆمان لە ڕووی ئاسمانەوە چەند لاوازە فڕۆکەی بۆ دابینکەن تو ئەگەر فڕۆکەی بۆ دابین بکەی ئەو فڕۆکەوانە پێویستی بەلای کەمەوە 6 تاکو 9 مانگە کە فێری بێتن تۆ لە کاتی جەنگای چۆنەی نێری فێریەوە بێتن دوایەوە ئەگەر بڵین بەلایەن چینەوە چین خۆی تووشی ئەمە ناکاتن کە ئەمریکا حیسار بخاتە سەری یان مەسەلەی تایوانی لێ داگرسێنێتن لەبەرەوە چین خۆی تووشی ئەمە ناکاتن بێیتە سەر رووسیا هەر لەوە ڕۆژەوە خیانەتی لێ کرد ئێران ئەمانە یارمەتی رووسیایدا لە شەڕی ئۆکرانیا بەڵام پۆتین پشتی لێ کرد ئەگەر بە هاتایە فڕۆکەکانی بدابایە پێی خۆی 35ەکان ئاسمانی ئێران بە یەکجاری ئەو هەی لێ ناهات
چونکە ئەمریکا B2 سپیرت نانێرێ بۆ شوێنێ ئەگەر ئەو ئاسمانە لە 100 لە کۆنتترۆلی خۆیان لەبێ بە هیچ جۆرێ ناینێرێت و ئامادەنی ئەو فڕۆکانی کە B2 ئەپارێزن وەکو F22 ڕاپتەر یان F35 لایتنگ ئامادەیوە نی ئەمانیش بکەونە شەڕ دیفاع لە B2 سپیرت بکەن. وڵای ئەمە پرسیار دروستەکە ینی لای من و لای ڕەنگە لای زۆرێکی لە بینەران و خەڵکیش ئێران کە ئێستا شەڕ وەستاوە بۆ ئەوە ناکا لەگەڵ وڵاتانە ینی گوایە هیچ قسەیەکی کردووە باشە رووسیا من تۆاتەنی کاڵێ هاوکاریم کردی بۆ چەکمدا پێ بۆ دژی ئۆکراین ینی لەگەڵ تا بووم پشتیوانیم کردی لەگەڵ چینە هاوپەیمانە بۆ ئەم پەیوەندی ڕێک ناخاتەوە تاوانەی شەڕ دەسی پێ نەکردوێتەوە و شەڕە قورسێکە جنابەت باسی یەکە گەرباسی رووسیا بکەین پۆتین ئێرانی فرۆشت لەبەر ئۆکرانیا بەڵام ترامپ توانی پۆتین هەڵبخەڵەتێنێتن چین ئەگەر بیداتێ بۆ نمونە مزاداتی دیفاعی جەوی بداتێ ئەتوانێت HQ نۆی بداتێ ئەو موشەکانە ئەو موشەکە سیستەمی رووسیە لەسەر S300 دروستکراوە و S400 رووسی ئەوە تەدریبی زۆری ناوێتن چونکە عینی نیزامە عینی سیستەمە بە تەنها تکنۆلۆژیایەکی نوێی خستوە تازەی خستوەتە ناویەوە ئێرانیەکان ئەتوانن زوو فێری بن لەبەروی خۆیان ئەساسەن S300یان هەبووە بەکاریان هێنە بووە ینی PMU دویان هەبووە ئێرانیەکان ئەتوانن ئەو موشەکانە بەکاری بێنن هەرچەنێ سەفقاتی سیلا حەڵێن هەیە لە بینیانە بەڵام تاکو ئێستاش تێ دیار نییە سەفیری چین لە ئیسرائیل بە ئاشکرا وتی ئەمە هیچ سەفقەیەکمان نیە و هیچمان نەداوە بە ئێران بەڵێ زۆر باش ئەوەی کە خوێندنەوەی بۆ کرێ مەسەلەن ئەوە هیچ ئیسرائیل لە ڕووی ئاسمانیەوە زۆر بەهێزترە و ڕەنگە ئێرانش لە ڕووی دەریاییەوە بەهێز بێت بەڵام ئەوەی کە هەیە مەسەلەن جەنگ فراوان ببێت لە ڕووی توانای تۆپ هاویشتن لە ڕووی توانای تانک و زرێپۆشەوە لە ڕووی توانای چەکی ترەوە کە لە شەڕی زەمینیە بەکاربێنرێت حەزەکەم بەراوردێکی ئەوم بۆ بکەی لە نێوانەوە دوو وڵاتە لە دەریایە ئێران بەهێزە تایبەتی بڵین ئەم زەوارقی ئەنتیحاری سەریعەکانی زۆرە زۆری دروست کردووە لەوانە و ئێران چوارەمین وڵاتە لە جیهانە لە غەواسەیە چوارەمین وڵاتە بەڵێ 25 غەواسەی هەیە توانای غەواسەکانی چۆنن هەرچەنێک کۆنە بەڵام ئەتوانێ مەزی قرمز و بابلمەندە بۆ ئەوانت بۆ دابخاتن توانای ئەوەی هەیە لە ناو خەلیجا ناتوانێت بڕات چونکە خەلیج ئاوەکەی شاخاویەکی زۆرە حرەکەتی پێ ناکرێتن لەبەرەوە هەتاکو لە جەنگی عێراق و ئێران غەواسی بەکار نهێنا ئێران لە خەلیجە ئەبێ دەرچێتن لە مەزی قرمز بۆ دەریای عەرەب غەواسانەکە هەمووی لە خوار مەزی قرمزەوە لێوێنانە هەیە لە ناو دەریا هەنێکی حرەکەتی کردووە بەڵام دوور نەکەوتوەوە لە سنووری ئێران باش بەرامبەر بە ئیسرائیل چی پێکرێ بۆ نمونە کە شەڕەکە وافراوان بووە و ژێر دەریانە ژێر دەریا ینی ئیسرائیل کەوتمان ینی ئەمریکا ئەو موشەکانی کە هەیەە لە ناو دەریایە جۆری موشکی هاربۆن ئەمریکی موشکێ زۆر فعالە ینی دژی باخیرەی حربی و مدەمیرات و فرقاتەوە ئەوانە ئەوان سەرکەوتوترن لە موشەکانە زۆر باش ئەی باقی بەسەڵەن تۆپ لە تۆپخانە ئێران ئەکەوێتە پێش ئیسرائیل لە تۆپخانە ئێران لە پێش ئیسرائیلە هەتاکۆمە تەجروبەیە کۆنمان هەیە لە حربی عێراق و ئێران ساڵی یەکەم و دووەم ئێران عێراقی وێران کرد بە تۆپ ئەو بۆ ئاوا بەهێزە جۆری تۆپەکەیە بەکارێنانەکەیەتی جۆری تۆپەکەی و جۆری ئەو ئەفسەرانی کە بەکاری دێنن بۆ نمونە لە کولی عسکەری عێراقی کە تۆ 3 ساڵە خێنی تەخەرجەکەی 3 ساڵ کولی عسکەریە خێنی تەخەرجەکەی 6 مانگ سنفە بینی ئەچیتە سەر تۆپ بەڵام ئەفسەری ئێرانی 3 ساڵی خوێنێتن تۆ 6 مانگی خوێنی ئەو 3 ساڵی خوێنێتن ئەو جیاوازەکەی ئەوەیە دوایەوە تۆپیان 175 میلیۆنیان هەبوو هەل لە هەفتاکانەوە ئێمە لە عێراقا و کاتە لە کاتی جەنگی عێراق خوێران ئەو تۆپانیان بۆمان هێنا لەبەرەوە بەرامبەر بە ئیسرائیلیش هەری ئێران لە تۆپخانەیەکە بەڵام ئەگەر بینە سەر تانک تانکەکانی ڕاست ئێران تانکی زۆر زیاتر هەیە لە ئیسرائیل بەڵام تانکەکانی کۆنە یعنی ئێستاش ئێران M60 بەکاردێنێتن تانکی ئەمریکی
هی زمانیشە ئێستش بەکاری دێنێتن حسێنە سعودیەش بەکاری هێنا دژی حوثیەکان بەڵام تانکێکی زۆر کۆنە ئەوانەی کەی کە هەیە تی 62 تی 72 هەیە ئەزانی وەکچی بینم کە باسیقیکە سەلامیانی ئەو چەکە کۆنانە لە بەرنمەکانی پێشتا باست کرد مەسەلەن چاکەتێک کراسێکی هەیە کۆن بووە بەڵام حەزلێتی و یان ڕەنگە ڕۆژە پێویستت پێ بێ فڕێ نادەی ئێران بووە ئەم هەموو ساڵەوای کردووە ئەم هەموو چەکە کۆنەی هەڵگرتووە کە ڕەنگە لە شەڕێکی وەکو ئیسرائیل و ئەمریکا نتوانێت هیچی بۆ بکات بینیشمان وە ئاسمانەکەی چۆن بوو هەر لە تانکیشە پێی ناگرێت سە بۆ نمونە بڵین باشترین تانکی ئێران ئێستا تی 72 رووسیەکەیە تی 72 تانکێ زۆر باشە ینی پێت بڵم ئێستش لە ئۆکرانیا شەڕەکە ئێستا شڕجێ سوپای رووسیا بەکاری دێنێتن بەڵام بەرامبەر بە مێرکافای ئیسرائیلی بەرامبەر بە ئەبرامز M1 ئەی توی ئیسرائیلی هیچی پێ ناکرێت تۆپی ئەم 2 کیلۆمەتر و نیوە ڕوە تۆپی تی 72 کیلۆیەک و 700 ڕوە یانێتوانێ نێتە پێشەوە لێت بداتن درعی ئەو زۆر زۆر بەقوەترە لەم ئەو 6 تەنە ئەم 42 تەنە ئەو 20 تەنە زیادەیە هەمووی درع بۆ پاراستنی تاقمی ناو تانکەکە کاتەمە جیاوازەکە ئەگەر ئێران ناتوانێت زۆر پشتی بەخۆی بەسێ ئەگەر بێتە شەڕی زەمینیش یان شەڕی دەریایی ینی زەحمەتە بەڵام ئەگەر بڵی لە زەمینی دوو سپا بەرامبەر بەیەک بن بڕاو کە دەرەقەتی ئێران نایەن بۆ هەموو چەکەوە دەرەقەتی ئێران نایە نەخێر پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بە جوغرافیای زەویەوە و پەیوەندی بە سەربازەکانیەتی بە سەری سەربازی ئیسرائیلەوە نەمەکە ئەمریکیش بە تەکنۆلۆژیا شەڕەکە ئەگەر بیتە مێژووی ئەمریکا لە هەموو مێژووی دوو شەڕی کردووە بە تەنیا ئەمریکا هەردووکشی دۆڕەن ڤێتنام کۆریا دیتە سەر شەڕەکانی کە هیچی بە تەنیا نەیکردووە دایمەن هەموو سیوسیە چل وڵاتی لەگەڵا بووە بۆ نمونە لە عێراقیدا سیوسێ وڵاتی لەگەڵا بوو بەسرا ئینگلیزی تیا بوو سماوە بەردەوام پشتی بە هاوپەیمانی یابانی تیا بوو ئەمارە دەنیمارکی تیا بوو حلە پۆڵۆنی تیا بوو نەجەف ئیسپانی تیا بوو هەولێر کۆری تیا بوو تا ئێسش ئەو هێزە هاوپەیمانی کە ماوەتەوە لە عێراقا منەوعاتن زۆر باشە ئەم بەراوردشمان زانی بەڵام ئەوەی تاوەکو ئێستا کاردانەوەکانی شەڕی 12 ڕۆژە هەرماوە یعنی جەنابتم باشە زانی بە نمونایڵێمەوە لە ناو میدیای هەردوو وڵاتە هەرماوە لەوەی کە لایەزا لەلایەن بەرپرسانی هەردوو وڵاتەوە شتی زیاتر کەشفەکرێت لەسەر ئەو 12 ڕۆژە و هێرشەکان بۆ سەر یەکتری بە نمونە لە چەند ڕۆژی ڕابردووە و ئاگداری ئەو هێرشەی کە کراوەتە سەر کۆبوونەوەی ئەنجومەنی یان سیخوڕیکردن بەسەر کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشەوە کە میدیای ئێرانی خۆی دانی بەوانە کە پزیشکیان تیادا بریندار بووە قاچی بە سووکی بۆ تاوەکو ێسش ئیسرائیل ئەوەندە زاڵە بەسەر ئێراندا یعنی ڕێکە گەڕێمەوە بوو پرسیارە بۆ ئێران وەک چۆنەڵی بیرێ ناکاتەوە یعنی خۆشە ڕۆستاوە جارێ ئێران کێشەکەی ئەوەیە ئەوە بیری لە نیزامی پەیوەندی بکاتن ئیتیساڵات لە بینی خۆیە لە بەرنامانی ڕابردوو من باسی فڕۆکەیەکم کرد کە گوێی لە ئFMە لە ڕادیۆیە لە لاسیلکیە لە مۆبایلە گوێی لە هەموو شتێکە گوێی لە هەموو ئێستاش ئێران سیستەمێکی بۆ خۆی دروست نەکرد کە قیادیەکان مەسوولەکان پەیوەندی بەیەکەوە بکەن مشەفەر بێتن ئیسرائیل ئەمریکا لێی تێنەگاتن نەزانێ باسی چیەکەن ئەمە زۆر گرنگە بەڵام ئێران تاکو ئێستاشەوەی بەکار نەهێناوە ئەمان گوێیان لێتی وەڕاستەکەی پزیشکیان لێدرا لەگەڵ سەرۆکی پەرلەمان و ئەوانەیە هەمویان عێراقچی لێدانی ئیسرائیل بۆ پزیشکیان عینی لێدانی حەسەن نەسڕوڵڵا بوو 6 موشەکیدا لە مەدخەلی چوونە ژوورەوەی ئەو شۆنەی کە چێتە ژێرزەمی ئەویست لە بیان نێژێ بە خنکاندن بیان کوژێ بەڵام بۆی دەرکەوت کە ڕێگایەکی تەوارێ هەیە کەس پێی نازانێ لەوێەوە دەرچوونە دەرەوە ئەگا ئەو ڕێگایە نەبووە بەڵێ بەڵێ بۆ کوشتن لە ناویان بدە هەمویان کەتەوە لە دەرگاکانیدا هەمووی ڕوخان دەبانیان 6 موشەکی لە 6 شۆندا باشە یعنی وەڵا پرسیار دروستەکە ئەمە چۆن دەسێگاتە ئەمانە من ینی بەشێک باسیەوەکەن ئەوە هیچ لە ڕووی سیخوڕیکردنەوە هەر بەشێک لە شەڕەکەی لە ڕووسی خوڕیەوە کردو هەتاوەکو ێسش کە بەردەوامە بەڵام باس لەوە دەکرێت ژیری دەستکردیش بەکارێنێ بووە ئەم دەستنیشانکردنی هەدەفەکەی ئیتر ئەگەر کەسایەتی سیاسیەکانیان بێ یان مەوقعی سەربازیان بێ
ئەمە هەیە لەلایەن ئیسرائیلەوە بەڵێ جگە لەو فڕۆکەی کە باس کرد بە نمونە بەڵێ هەیەە تاقیبی حرەکەتێکن و چۆنێ ماڵێن ذەکا ئەستەنایی کە دەربووە ئەتوانێت تەحلیلی ئەوە بکە ئەمانە وجهەتیان بۆ کوێیە حرەکەتیان ئەوە شەو توانایەشیان هەیە بەس لە هەمان کاتە تۆ کۆبوونەوەیەکی ئاوها تەکید سیخۆڕ لە ناو قیادەی خۆیانایە شخصێکی عادی نییە ئێستا ئێران 750 تاکو 1 ملیۆن ئەفغانی دەرەکا لە ئێران بەرەو ئەفغانستان ئەمانەی لە کاتی شەڕی تاڵەبان وانە ڕایان کردبوو سیخڕەکان بە سەمانە نین لە ناو قیادەی خۆیەتی ئەبێ ئەوە پاکاتەوە حەزەکەم و پرسیارت لێ بکەم یعنی ئێرانەوە سیخۆر لە ناو قیادی خۆیان هەیە بەڵێ باش بوونی سیخۆر لە وڵاتدا ئەیتر تۆ خۆ هەر زەڕی خۆی ئەبێ بە نسبەت وڵاتی دوژمنەوە بۆت بەڵام لە ناو قیادا هەبێت تا چەند مەترسیە لە ڕووی سەربازیەوە تا چەندەوەیە کە ئەیتر تۆ هیچ لە دەستی خۆتان نامێنێ ڕەنگە ئان و دەقە نەمێنێ بۆی کە تۆ لێت درێ یان قسەت ببرێ یان هەر شتێکی تری سیخڕی کردن بەمانەمەی پزیشکیان کە لی دەرچوون ئەوە بڵێ معجزەیە بوو ینی نەجاتیان بوو بەڵام سیخۆڕەکانی ئەمەی ناو قیادا هەر تۆ دوورمە ڕە بگەڕێەوە بۆ حەسەن نەسڕڵڵە ڕۆ بۆ ئەسماعیل هەنیە تۆ لە ناو مەقەر قیادەی حرەسەولی لێدرایت تۆ بۆم چووەتە ناو ژوورەکەت ئەبێ شێگەیان دەبێتێ وێنانە ئەگەر لە ناو قیادەی خۆیانە بێتن لەبەر ئەوە قیادەی ئێران خاینی تایە ئەماوەیە خۆیان هەوڵەدەن کە پاکیکەنەوە بیان دۆزنەوە ئەمانە نەدۆزرێتەوە ئێران هەروە بێتن وەزعی هیچ وڵاتێکی تر هەیە لە ناوچەکە بەقەدەر ئێران بۆ نمونە ئەوەی کە جەنابەت باسێقی سیخۆر لە ناو قیادەکەی هەبێ زەحمەت بەو شێوازی کە لە ئێرانە هەیە چی ئێرانی گەیاندامەوە نەسی خوڕ بگێتە ناو قایدەی وڵاتەکە قیادەکان یعنی گومان بکرێت لە هەموو شتێک یعنی وەزعی اقتصادی بە دەرەجەیەک وەزعی اقتصادی بە دەرەجەیەک ینی بە پارە هەموو شتێکەکەی و ئیسرائیلیش وڵاتێکی دەوڵەمەندە ینی پارە ڕێژێ بە هەموو جۆرێکی بۆ کەسانی کە کاری بۆ بکەن وەزعی اقتصادی بە دەرەجەی ئەساس ینی بابەتی ئابووری وڵات باڵێ دووش هەڕەشەکردن لە کوشتنی عائیلەی و خۆی مەسەڵەن ینی سیخۆری چۆن دەستی پێکردووە زۆر کەس هەبووە مەسەڵەن بۆ نمونە با بڵین کۆن لە ساڵی 1960 تا فڕۆکەوانی عێراق منی ڕۆفایل کەمێکی دزی ڕۆی بۆ ئیسرائیل ئەو زەلامە کە بانگیان کرد کۆبوونەوەی لەگەڵیان کرد خۆوتی من مێکەکە ناهێنم ئیسرائیلەکان پێیان وت مێکەکەمان بۆ بێنم 1 وتی نایهێنم ڕسمەکانیان پێی پێشاندا چیەکەی لەگەڵ مۆسادی ئیسرائیلیە ئەوە ینی ئەسبابێکە ئەی ئێران نەتوانێت پاکی کاتەوە کە ئاوا چوو بێتە کرۆکەوە سیخۆر بۆ ناو قیادی وڵاتەکە بەڵێ توانێ بەچی بەگرتن بە کوشتن بە هەڕەشەکردن خۆت ئەبێتن جیهازێکی استخباراتی تایبەتت هەبێت لە ناو استخبارات هەبێت جیهازێترت هەبێتن ئەمانە هەڵبژار دەبێتن ئەمانە مراقبەی ئەمانە بکەن بەو جۆرە حەلیەکەی مەگە تۆ ئەمە کامە سەڵاحیاتی بدەیتێ پێت ناگیرێتن ئابێ هەر ئەفسەرێ لە استخباراتیش هەبێتن مراقبەی لەسەر بێ مراقبەی یەکتری بکەن یەڵا ئەگەنە ئامانجکە چێتوانێت حرەکات بکاتن بەلایەکا بڕواتنیان پەیوەندی هەبێتن ئەتیساڵاتی هەبێتن ئەوە دەرەکەوێتن زۆر باشە با دوا پرسیاری ئەم بەشەی بەرنامەکە بکەم ئەم زنجیرەی بەرنامەکە پێشتریش پرسیارم کورە بەڵام جارە بە جۆرێکی تر ئەوەی کە خوێندنەوەی بۆکرێ ئەوە چەندێکە شەڕ وەستاوە و باست لە توانای هەردوو لا کرد ئیسرائیل ئامادەترە لە ئێران و ئێران کۆمەڵی کێشە و مەشاکیلی تریە هەرچەک نییە هەرچەکی پێشکەوتو نییە هەرەوە نییە کە وڵاتانی هاوپەیمانی بوون پشتیان تێکردەوە تا بوونی سیخۆر لە ناو قیادی وڵاتەکە لە پڕام شەڕە دەست پێکاتەوە یا بێ مەسەلەن وڵاتان ئاگادار بن و تەوقیتێک هەبێ بزانرێ یا هەر لە ناکاو لە ناکاوە دەست بەیانی هەڵەسین و شەڕ بووە هەروە نەزانی شەڕ بوو بەس من بە مەزانی من ینی باسی قاعدەی یەنبەعم کرد باڵێ لە سعودیە قاعدەی دێدی قەتەری کە
کە ترامپ دەرچوو وتی زۆر سپاسی ئێرانەکەین کاتژمێریەک چواردە موشەکمان لێ ئەدا ترامپ زۆر سیرەکە ئەو قسەی کرد لەو چواردە موشەکەی کە ئێران تێیگرت متوسط المەدا ئەگەر لە تەلڤیزیۆنە تەسویرا ببینی ئەو نسبەی موشکی پاتریۆتیان بە ئاسمان تێگر خەیاڵی بوو هەر خەیاڵیە بۆ چواردە موشک سیانزەیان خستە خوارەوە بەڵام چواردەمینی ڕەت بوو لە قوبەی ڕاداری قاعدەی عدێدیدا کە بای 16 ملیار دۆلارە لە ناویدا وێرانی کرد ئیتر ترامپ باسی یەک دانە لێدا بینای سەیترە و کۆنتترۆڵیشی لەگەڵا زەرەر پێگەیان بەڵام قوبەی ڕاداری قاعدەی عدێدی نەما وێران بوو تەختی بای 16 ملیار دۆلار بوو لە 2016 ئەمریکا دایمەزران جا لێرە قاعدەی یەنبع خۆی ئەو قاعدەی یەنبع هەیە هەر مەتارێکی عەسکەری مەلەکیە سعودیە بەڵام دەستکاریەکەن گەورەیەکەن فراوانیەکەن ئەگەر هاتوو بی تو سپیرت لەوێ ئەتوانێت دابەزێ لە عدێت دایناگرن عدێ دەتوانێت دابەزێتیایی چونکە گەورەترین قاعدەی ئەمریکی لە شەڕ باست کرا گەر بیداتە بۆ هاوکاری ئیسرائیلیش بینێرێتەوە جێگیری بکات لەوێ بەڵێ تۆ ئەگەر بیدەی بە ئیسرائیل پێویستیت بە مەنتارێ تازەیە لە چۆ دایانی پێویستیت بە مەلجەئی تازەیە بووی پێویستیت بە کۆمەڵە پێویستی بە 200 ساڵە دروستیکەی ئەمام قسەی کە کردی سیناتۆرێکی ئەمریکی کردی ئەگەر وەزارەی دیفاعی ئەمریکی بووە وەزیر دیفاعیان ڕێی سەرکانی جێش ئەمە قسەکەی ڕاستە بە سیناتۆر لەوەی شانە تێناگاتنەوە ئیشی سەربازی نییە ئیشی ئەو نییە ئەڵێ ئەی دەمێ بەسە چۆ دایانیت زۆر باش سپاس دەکەم لە زنجیرەی دووەم درێژە بە بابەتەکە دێن و ئەپەڕینەوە بۆ سووریا و لوبناان و تەنانەت میسر و رووسیا و ئۆکرانیا ئینشاءڵڵا بینەر بابن لە زنجیرەی دووەمیان بەرنامە لەگەڵ عەقید سەلام درێژە بە بابەتەکە دەدەین و دەپەڕینەوە بۆ وڵاتانی تر و تێوەگلانیان لە شەڕ